دروست لەو شوێنم کە ئێستا تیمەکانی بەرگری شارستانی بەدوای گەڕان و بچین بەدوای ئەو تەرمەی بەدوای ئەو کچۆڵەی کە لە ئێوارەی دوێنەوە لە ئاوی زەڵم دیار نەماوە ئەتاوەکو ئێستا تیمەکان بەردەوامە لە گەڕان منت مەلای زۆر بەڕێز کاکی کۆ قایمقامی ناوەندی قەزای هەڵەبجەی شەهید کاکی بەسڵاو لێ بێبینم بە فعلی و بە عەمەلی هەمووتان لێران دووە پەرستندەکان گەشتون بەچی والله دیارە خۆتانتان ئاوەکە زۆرە لە هەنێ شوێن بۆم لێ بۆمەکان لە خوارەوە مشکلی کردو لەمانی ئاسان بەدۆزینەوەی بەڵام ئەمە بەردەوام مەکان بەرگری شارستانی ئاسایی هاوڵاتێکی زۆری سنوورەکە پارێزگای هەڵەبجە لەبەرام زەناج پارێزگا سەدانی وەرەی کردووە خەڵکی جەبەر بەردەوام زماناکە ئینشەڵا بتوانین کەمەکەمان دەستێت و ڕادەستی کەزانە بکرێت دەست خۆشتان یەکەم من سپاسەکەمەکە هاوکارم بە فعلی ئەو هەوڵانەی کە ئێستا ئەدرێن بۆ دۆستێکە بۆ زۆمانی لێرە ئەو داوایە ئەو کۆڵەیە ئەگەم داوەیە ئەوەی کە بەدەستیانەوەیە زۆرێک لە کامێرایە دەچێتە خوارەوە کێشەی گرفتی ئەم دۆستبینەوەیەک جیاوازە لە نێو بەحر و دەریاچەکانەوەیە لێرە یەکەم ئاوەکە زۆر خوڕە دووەم زۆر سادە توانایمانەوە لە ژێر ئەم جۆرە ئاوانە زۆر ئەوەی ئێستا هاوکارم پێوە دەگوازێتەوە گەڕانە بەو کامێرانەی کە لە بەردەستیان هەیە لە ژێر ئاوەکەوە متابعەیەکەن و ئەسکەوتی زۆر لە ژێر ئەم ئاوانەوە هەیە ئەم ئەوەی کە بەخوێتە خوارەوە هەموو بێتە ئەسکەوت لەبەرەوە سەختە قورسە بە شێوازی مەلەوانی بڕۆیتە خوارەوە لەبەرەوەی ئامێرانەی لە بەدەست بەرگری شارستانی و تیمەکانی پارێزگای هەڵەبجەدا هەیە ئێستا بەردەوامن لە گەڕانی بچنین هەر یەکە لە بەڕێوەبەری بەرگری شارستانی کاک عابدین هەروە کاک سنکۆ سایقانی قەزای ناوەندی هەڵەبجە قسەیان بۆ من کرد و هاوڵاتیان و بەڕێوەبەری ناحیە کورماڵ هاوڵاتیان تیمەکان هەموو بە یەک دەست و بە یەک ئارامسەکەم جەورامان بە تایبەت خەڵکی زەڵم خەڵکی ئەحمەداوە و سەراوجسمانی بەخۆبەخش لە ئێوارەی دوێنەوە بەردەوام لێرە خەریکی گەڕان و بچینن بە ئامانجی دۆزینەوەی ئەو تەرمەی کە لە دوێنەوە ون بووە لەبەرەوە ئاماژەم پێدا تەرجەم و ئاماژە بۆ درا کە لە بەیانی ئەمڕۆ بەڕێز پارێزگاری هەڵەبجە نەخسەخان خۆی بە فیعلی هاتووەتە ئێرە بەردەوام بووە لە سەرپەرشتیکردن و لە نزیکەوە چاودێریکردنی ئەو ڕاوەی کە لە ناوچەیە برداوە ئەگەر هاوکاری بتوانن بدات ئەو ئاوەی کە زۆر بەخوڕە و لێرە کۆمەڵە خەڵکی ئەگەڕێن لە مەترسی دادپێویست یعنی بەڕاستی هێزەکانی بەرگری شارستانی تەنانەت لەگەڵ ئەرکەکەی خوان ئاگاتان لەو خەڵکانە بێت کە ئەرکی فەڕمیان نییە لەبەرەوەی خوانە خاستە هەردوو داوەکەم حاڵەتێک لەم جۆرە حاڵەتانەدا دەبێتە مایەی دووبارە بوونەوەی کارەساتێکی تر من دواختە ئەوەیە کە لێرەی هەتا ئەو ساتەی کە ئەرکمان پێش پێراوە بەردەوام بە بڵاوکردن تەمەناکەین خوازیان کاری هەموو لایەک ئاسان بکات وەکاری ئەو بنەماڵەی کە بەسەفەری گەشت و گەڕان بۆ بەسەرکردنی کاتێکی خۆش هاتن بەڵام لێیان هەموو بەچیوەن ئێمە قسمەت و قەدەری ئیلاییە بەڵام ئەوەی وەنگە سەبووینەوە بدات ئەوەیە دۆزینەوەی کەمی ئەو کۆڵەیەی کە بەداخەوە لێرە کەوتە ناو ئەم ئاوە بووە و مەنسڵی یاڕۆنی بەهاری تەمەن ئەو کۆڵەیە و ئەوەی کەم قسەمتر لەگەڵ بەڕێز قایم و بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی باس لەوە ئەکات داوا لە ئەکات کە خەڵک کە یەک بۆ گەشت بزات یەک بۆ سەیران یەکەم ئاگان لە ماڵەکانیان بێت تەنها دیمەن و شوێنەکە نەبینن تەنها بەخۆشی و بە دوای گەڕان و خۆشی و سەیر و سیاحەتا نەبن ئاگان لە مناڵەکانیان بێت نەک مناڵەکانیان تەنانەت ئاگان لە خۆیان بێت ئێمە ساڵانی ڕابردنیمانە لێرە خەڵکانی تر کەوتونەتە ناوەماوە وەساڵانە کەوتونەتەوە بەڵام وەکەوەی کە ئێستا دەرمێک لێرە ون بێت نەگۆسترێتەوە یەکێکە لەو حاڵەتانی خەڵکی ئەم ناوچەیەکی گەران کردووە هەمووان دەزانین خەڵکی ئەم ناوچەیە خەڵکی نیوەوان دۆستن خەڵکێکن بەسەر خەڵکیەوەن
لە کاتی ئاسایە بەسەر خەڵکەوەن وەرە لە کاتی ڕووداوێکی ئەوهایە بەڵێ ئەوەی دەبینین ئێستا هەموو ئامێر و کامێرا و شتانە بەکارهێنرێت بۆ دۆزینەوەی ئەو سەرما هاوکارم بەردەوام بێت لە گواستنەوەی ڕووداوەکان لێرە وەک ئاماژە پێدا بەرگری شارستانی دەبێتی سەناهێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایی هاوڵاتیان و هاوڵاتیان لێرە هەمووان بە یەک دەست بە یەک تیم بە یەک ڕۆح لە پێناو کەمکردنەوەی ئازاری ئەو بنەماڵەی کە تۆڵەیەکیان لە دەستداوە دەگەڕێن بە ئامانجەوەی هەرچیوە ئەو سەرمە بۆ کاریاوەکە ڕیاوەکە هەموو ئەمانە بینێتە کارەکان هەموو ئەمانە بینێتەوە کارێک کە بەردەستی مەکان بەرگی شارستانی کاریان کورتکە تاکتیکۆ و کارعادیی کاماژیان بۆدا لە بەیانیەوە لە کلی خەڵکەوە خەڵکی کە ئەنجێتە نێوان ئەحمەداوا و گەڵم سەرەتای داغڕبوونی گەشتیارانە لە ئەحمەداواوە لێرەوە گەڕاون هەتا ئێرە لێرەی تێکە لەو گۆمانەی کە مانی دیەکێ کەسکەوتێکی زۆری دایە ئەو شوێنی تەنانمی لە سەری وەستا و مێستا بنەوەی ئەسکەوتە مانەکرێت کە لێرە بێ کە لێرە ئەو سەرما وجودی هەبێ لێرە گەڕان و بچنین بەردەوامە جارێکی تر من دووبارە یەکەمەوە دووپات یەکەمەوە کە دەی بۆ گەشت و گوزار کە دەی بۆ سەیران با وێنەیەکی سێڵفی با وێنەیەکی یادگاری نەبێتە یادگارێکی تاڵ بە مێژووی خۆت و بنەماڵەکەت و کەس و کارت و کە ئەو خەڵکەی کە لێرەیە ئەمڕۆ بە ئەمری ئامێرگاری ئەڵەنجە و وەزارەتی ناوخۆ دەستاوەی زەڵم و ئەحمەداوا بە تەواوەتی لە بەردەم گەشتیاراندا داخراوە بە ئامانجی ئەوەی لێرەی مەکان بتوانن بە ئاساتر و باشتر بە دوای ئەم سەرمەیە بگەڕێن و ئاماژش بەوە درا هیچ ئەگەرێک نییە هیچ بڕیارێک نییە بۆ کردنەوەی ئەم سەیرانگایە بەڕووی گەشتیاراندا تا گەشتن بە هیوایەک ئەوی دۆزینەوەی ئەو سەرمەیە بار لەگەڵتانە بێت بەردەوامە لە ڕووماڵکردن لە دەستاوەی زەڵم هەتا ئەو کاتەی کەسیمەکە لێرە جوان بەخوا بتوانن لەگەڵ ئەم هاوڵاتی و ئەم وساس کاگارام نازانم گەر کەلیمە قسەم بۆ پێ کاگارام یەکێکە لەوانەی کە ئێستا لە تیمی گەڕان و بشتنین بەردەوامە ئەو زۆری پێشاوە بەڵام ئێستا لەگەشتە دەرەنجامێک هیواداری لە سەردا بەتەواو تیمەکان بگەنە شوێنی مەبەست و دۆزینەوەی ئەو دەرمی کە لە بێنەوە خۆشەویستانی بار لەگەڵمان دابنێمە لێرەی بۆ گواستنەوە ڕووماڵی هەر داوێک هەر ئەگەرێک هەر حاڵەتێک بەیانێکی خۆشکە بێت بۆ هەموو لایەک بە دۆزینەوەی ئەو سەرمەی کە لێرەدا ئەمەی پێشکەمێک بەر لە ئێستا نینی ئەم گۆمەش تەواو بوو هیچ سەرەداوێک دەست نەکەوت بۆیە بەڕاستی مجازەکەیکی گەورەیە ئاوێکی زۆر لە سەرچاوی زەڵمەوەیەتە خوارەوە مای مەترسی هەڕێکی سەرکێشیەک لەگەڵ ماوەدا دوور نیە خوار مەخاسی کارەساتی تری بە دوایە بێ بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک بۆ هاوڵاتە خۆبەخشانە بۆ تیمەکانی بەرگری شارستانی بۆ هێزەکانی پۆلیس بۆ هەموو لایەک ئەوەیکە لە کامێرای بارەوە ئێستایەوە دەبینن ئەو هەوڵە بێوچانانەیە کە نەدوێنەوە بە شەو و بەڕۆژ ڕەشیق ئەم ناوچەیە تیمەکان بەبێ جیاواز وەک کەسیکاری خۆیان وەک ئەوەی یەکەم ئەوەی هەرکی خۆیانە بەڵام بە دڵسۆزێکی زۆرەوە بەو عاقبەتێک هەیەە ئەم خەڵکی ناوچەی هەورامان زۆر وەحمەداوا بەبێ جوودار بەبێ گوێدان لە شەو و ڕۆژ خەریکن لە گەڕان بە دوای سەرمی ئەو سۆڵا گەشتیارەی
عربەی کە خەڵکی کەربەلایە و دەگوترێت تەمەەن 11 بۆ 12 ساڵە. بەڵێ واوکارم ئێستا بەردەوامە لە گواستنەوەی هەوڵەکانی تیمەکانی بەدی شارستانی پارێزگای هەڵەبجە و ناحیە قورماڵ یا توانم بڵێم قورماڵ لەگەڵ ئەوەی لە ئێستادا بۆتە قەزا، بەڵام بەفەڕی هەتاوەکو ئێستا ئەم قەزایە وەک ئەوێ نەکەوتێتە سەرجێ بەفیعلی نەبووەتە قەزایەک کە ئیمای قەزابوونی پێوە دیار بێ. ئێمە تەمەناکەن هەموو خزمەتگوزاریەکان لەم ناوچێدا بەردەوام بێن بۆ زیاتر پایەخ بە لایەنی سیاسی و لایەنی پارێزگاریکردن لە گەشتیاران زیاتر ڕەچاو بکرێت بە دانانی سەل بە دانانی هۆکارەکانی خۆپارێزی. خۆشەویستانە ئێمە لەگەڵ تیمەکان کەمێک بەجێتان هێڵم دەبینە یەکێکتر لە جۆمەکانی تر دەستەویستری ئێرەوە ئەگەر خوا کردی ئینشاءڵڵا سەرەداوێکمان دەستکەوت ئەوە بەردەوامان بۆ خۆی مەدینەوە لای ئێوە.